ئەو کەسانەی کە لێرە تەخەڕوجەکەن حتمما کەسانێکن کە هەموو هیوایەتیان خزمەتی موسڵمانانە، خزمەتی خاک و نیشتمانە، کەسانی عەقیدە پاک، کەسانێک بە هەموو شێوازێک دوورن لە تونڕەوی لە فکرەی تەطەڕوف و لادان. وایە ئەو کەسانی کە لە بیارەی شەریفە تەخەڕوجەکەن ئەلحەمدولیلا بەبۆن بەرزی ئاستی خوێندنی بیارەی شەریفە و وردی ئەو وانانەی کە ئەخوێنە و ناڕەحەتی ئەو کتێبانە ئەتوان ببنە مدەڕیس و وانە بێژی زۆر شایستە کە سوپاس بۆ خوا لە هەولێرە، لە سلێمانیە، لە قەڵادزیە، لە پێنجوێنە، لە دەربەنیخانە، لە زۆربەی شوێنەکانە و شارەکانی کوردستانی ڕۆژهەڵات وەک پیرانشار و سنە و دیوان دەرە و مەریوان و باقی شارەکان جوانڕۆ ئەلحەمدولیلا زۆربەی زۆریان بە چەندەها مدەڕیس لە خانەقای بیارەی شەریفە پێشکەشیان کرا و ئێستا ئەو بەڕێزانە لەو شوێنانە مەشغوڵی تەدریس و وانەوتنەوەی شەرعین.